بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه وصار على نهجه إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خۆشەویستان و ئازیزان، مامۆستایانی سەنگین، برایانی ڕێزدار، بەردەوامین لە درێژە پێدان لەوانەکانی کتابی مەتنی ئەبی شوجاع فتح القەریب لە باس و خواسی کتابی نیکاحین، لەو باس و بابەتانەی باسی تەلاق و تەلاقی ڕجعی و عیددە و ظیهار و ئەو بابەتانە گەیشتین ئەو فەسڵەی کە باسی ڕجع ئەکاتن. ئەو زانا بەڕێزە ئەفەرمێت: وإذا طلق امرأته واحدة أو اثنتين فله مراجعتها ما لم تنقضي عدتها. طبعا پیاو خاوەنی سێ تەلاقە دەتوانیت هەمویان پێکەوە تەلاق نەدا، بەڵێ مافی خۆیتی وەکو باسمان کرد لەوانەی ڕابردوو حەڵاڵێکە، وەکو ئەو حەدیثەی کە هاتیان یەک لە عولەما بە صحەتی ینی بە صەحی دانێن و هەندێکیش بە ضەعیفی دانێن، بەڵام حەقەتی ینی کارەکە تەواوە. ئیتر کە ئەبغەض الحەلالە، بەڵام لە قورئان داوارید بۆ، ئیتر لە حەدیث داوارید بۆ، پیامبەری خوا صلی الله علیه و سلم بەخۆی ئەنجامی داوە. کەواتە ئینسان تەلاق کە لە بەردەستە دەتوانیتن کابرا ئەو کەسێک کە خاوەنی تەلاقە هەمویان پێکەوە تەلاق نەداتن. جا ئیتر چۆن پەنا ئەبالۆ تەلاق بە تەلاقێک بە دوو بە ئەوە لۆی هەیە وەلحاسی. جا ئەگەر هاتو خێزانەکەی خۆی تەلاقدا یەک یان دوو، بۆی دروستە بیگەڕێنیتەوە بە مەرجێکەوە عیددەکەی نەڕۆیش بی. طبعا دین لە وانەکانی ینی لە باس و بابەتەکانی داهاتوو باسی عیددە ئەکەین، ئەو عیددانەی کەوا ئافرەت دەیبینیتن، ینی عیددەکان کە چەند جۆرێکن. جا ئەفەرمێت: فإن انقضت عدتها حل له نكاحها بعقد جديد. ئەگەر هاتوو نەیجێڕاوە ژێر نیکاحی خۆی کەوا تەلاقێکیان دووی دابوون، ئەوە دروستە بە نیکاحێکی نوێ بهێنیتەوە ژێر نیکاحی خۆی، بەڵام ئەو تەلاقانە نایەنەوە، ئیتر هەر دەبێتەوە خاوەنی. ئەگەر یەکی تەلاق دابی دەبیتە خاوەنی دوان بشیهێنێتەوە ژێر نیکاحی خۆی. ئەگەر دووی تەلاق دابن هەر بە نیکاحش دەمێنێتەوە، یعنی قەزیەکە بەڕاستی حساسە، تازە ئەو وەکو شوشەشکانێک کە وەکو خۆی لێنایەتەوە، بەڵام چیە هەر خێزانی خۆیتی لەبەرەوەی خاوەنی سێ تەلاقی نەداون، کەواتە دەتوانی تەعاملی لەگەڵ بکاتن، بەڵام بعقد جديد بماريەکی نوێ. وتكون معه على ما بقي من الطلاق. وەکو دەفەرمێتن ئەو ئافرەتە لەگەڵ ئەو پیاوە دەمینێتەوە، يعني وتكون الزوجة أو المرأة مع زوجها على ما بقي من الطلاق. چەند تەلاقی ماون، یەکی تەلاق دابی دووی ماینە، دووی تەلاق دابن یەکی مایە. فإن طلقها ثلاثا لم تحل له إلا بعد وجود 5 شرائط. کاتێکەوە هەر سێک تەلاقیدان، خوا پەناماندانی ئەو پیاوە ئیتر خێزانەکەی خۆی تەلاقدا و ئیشەکەی بە هەڵە کرد، چاوی لە دووە، چونکە زۆر جاروی ئەو شتە ڕوو ئەدا. یعنی وەکو باسمان کرد حاڵەتێکە ئینسان زۆر جاروەیە پیاو لە دەرێ عەسەبی بووە، تووڕە بووە، دێتەوە ماڵێ، خێزانەکەشی یعنی لە باتی دڵی ڕابگری بەداخەوە ئافرەت، یعنی زۆر جاروەیە دەورێکی جوان نابینی، کە دەوری جوان نابینی بەر لەوەی لە پیاوەکەی تێکدا لە خۆی تێکەدا. بەڕاستی وەکو نەسیحەتێک لە بۆ خوشکان، یعنی ئەو پیاوە بەستە زمانە لە دەرێ هاتیتەوە پاشیماندی بوون و تووڕە بوون و هەموو ئەو شتانە تو کە لە دەرێ لە ناو خەڵکی زۆر جاروەیە قسە دەگوترێت، دڵت ناگری تووڕە بوونە. ئەو ئافرەتەش لە باتی ئاوێک بەو ئاگری داکە، ڕاست بنزینی پێدا ئەکا، ئەو پیاوە فولە بیتن، ئیتر کە فول بوو ئەویش لە باتی تووڕەیەکەی لە دەرێ ڕێژ بیتن، لە ماڵێ دەڕێژیتن. ئەو حاڵەتانە زۆری لەوەیە. جا کە چاوی لە دوو بیت، کو ئەو ئافرەتە حەڵاڵە بیتۆلۆی بە 5 مەرجان. ئەو مەرجانە کە یەکەمیان انقضاء عدتها منه، دەبیت ئەو ئافرەتە عیددەکەی لەو پیاوەی بڕواتە. ئیتر عیددەکان کە دێن، جا ئیتر حەملە یاخود
حاڵەتی دیکەیە 4 مانگ و 10 ڕۆژە چۆنە ئایسەیە کە 3 مانگ و ئەوەندەیە وتەزویجها بغەیره وا دەبێ پیاوێکی دیکە و ئافرەتە مارە بکاتەوە ودخوله بها و بچێتە لای واتە مێردی دووەم چیتە لای و ئیصابەتها و جیماعی لەگەڵ بکاتن واتە هەر نەک بچێتە لای و لەگەڵی بنوێتوانە نادەبی جیماعی لەگەڵ بکە ببێتە خێزانیوی بە فعلی و بەینونەتها منه دووبارە ئەو پیاوە تەلاقی بداتەوە لە لای ئەو نەمینێتەوە وانقضاء عدتها منه و لە لای ئەویش کە نەما عیدەی تەواو کامل بێتن ئەو جا پیاوی یەکەم لۆی هەیە خێزانی خۆی بینیتەوە طبعاً وەکو گوتمان جاروێ ئافرەتەکە گەنجە ئافرەتەکە ئەو پیاوە منداڵی لێ هەنا سووی لە دووە بەڵام هەڵەیەکە و تازە لە دەستی چووە کە لە دەستی چووە ئیتر بەو پێنجمەرزانە دێتەوە جا لە ناو کوردەواریدا شتێک مەشهورە ینی معلومی جەنابتانە کە مارە بەجاشی پێ دەڵێن بەڕاستی ئەوەی کراوە شتێکی باتڵ بووە ئەوەیە مارە بەجاش تەوان وشەکە ناشیرنە بەڵام ئەوە ئەلێرانەدا بەو شێوازەی دروستان نەک بۆ نمونە کابرات تەلاقی کەتن ڕاستەوخۆ بچن پیاوێک بین و بەبێ ئەوەی عیدەی لە یەکەم تەواو بیت و ئەو پیاوە بچیتە لای و فعلەن و بەبێ ئەوەی عیدەی لە ئیدووەم بچێت و بە مەرزی تەلاقدان و جا ئەو جارەکە کابرای یەکەم مارێکاتەوە شتی وا نابێتن لۆیە دەبی بەو مەرجانە بێتن یعنی لە هەردووکان دەبێ عیدەی بڕوە دەبی بە شێوازێک بێتن کەوا مارەکردنەکە ینی بەڕێگا شەرعیەکەی بڕواتن نەک بەو شێوازەی کە گوتمان بە زۆرم لێیان کە ئەبرایەکی فەقیر و داما و دەینن فێڵی لێ ئەکەن و پارەیەکی دەنێ و دەڵێن بەو مەرجەی ئەوانە بەڕاستی شتێکی باتڵ بووە بەڵامی تر کراوەی تر خوا پەنامانداتن لێیە قەزەی تەلاق و زەواج بە حەقەت ینی پیرۆسین عەقدا دەبێ بە پیرۆزی و بە جوانی و بە باشیش بڕواتن و شەریعەت باسی کردێ واتە ناکرێتن بەو ڕێگا ناتەندروستانەی کەوا زۆر جاروێ عورفی کۆمەڵگا و دابوونەریت هەندێک شتی ئەکاتن کە دروست نییە ینی ئەو شانە بەڵام چۆن کراوە ئیتر ئەوە کراوە و نییە خۆمە زۆر باس و بابەتی دیکە ئیشاءالله دوایە بڵین ئیسابە ینی بچێتە لای جیماعی لەگەڵ بکە بەڵێ بەینونەکەش ینی ئەویش دووبارە تەلاقی بدات و لەیجیاب بێتەوە دیارە جا حەدیثێک لەسەرە پیامبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا تحلين لزوجك طبعا ئافرەتێک دێتە خزمەت پیامبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا تحلين لزوجك الأول حتى يذوق الآخر عسيلتك وتذوقي عسيلته حربو نصيك حديثك إمام بخاري مسلم جرايته ولا عائشة خوای لێ رازی بێداشی ئیمانداران ئەفەرمێت دروست نییە بچیەوە لای مێردی ئەوەلت تا پیاوێکی دیکە جا ئەفەرمێ هەنجوینەکەت یعنی چێ جیماعت لەگەڵ نەکاتن نەچێتە لای کە ئەتوش یعنی بە هەمان شێوە چێژی ئەو بکەی ئەو جارەکە بۆ دروستە بگەڕێەوە طبعا پاشی تەلاق و پاشی عیدە و پاشی ئەو بابەتانە دوایە ئینشاءالله دخول ئەوە ینی وەکو گوتمان بەس سەرزیەکی سادە نەبێتن تێگەی سەرزیەکی سادە بەس لەگەڵی بنووس بێتن چکە ئەو حاڵەتانە وەکو ئەمە باسمان کرد ینی ئەو ڕێگا ناشەرعی کەوا کۆمەلگا زۆر جارگرتی تێبەر مارە بەجاشۆنیە کابرا بیەوێتن هەردووخۆلیش نەکاتن بڵێ لەگەڵی نووست ئافرەتەکەش بە هەمان شێوە لەگەڵی نووست خەنابیتت دەبی بە هەمان شێوە یعنی بچێتە لای و وەجیماعیشی لەگەڵ بکات بەو شێوازە یعنی ئیسابە مەبەستی پێوەیە ئەی جامعها واتە ئەو پیاوە جیماعی لەگەڵ بکات و سەرجەیی لەگەڵ بکات دیارە ئەوە بڵین دەربارەی تەلاق بوو ئەگەر کەسێک سێ بە سێ تەلاقیدا چۆن لۆی حەڵاڵە بێتەوە خوا پەناماندانی ئەو حاڵەتانە کە شەرع دایناوە شتێک نییە مەحاڵبی کە ڕوونەداتن نا لە ناو کۆمەلگا ڕوو ئەدا وەکو گوتمان لە پیاوی شەریف و چاچیش ڕوویدایە
و نییە هەر لە پیاوی سادە، چونکە تووڕە بوون یعنی حاڵەتێکە بەڕاستی میوانی زۆر کەسە بیتن، کەسەکە زۆر شەریفە بەڵام لە ماڵێ ئاعسابی فولە بیتن، یان ئافرەتەکەی بەڕاستی ناکەوێتە ژەری تاعی، چونکە مەرز نییە کە پیاوەکە پیاوەکی چاک و خانەدان بوو خێزانیشی وابی. زۆر جاروەیە بەڕاستی وەکوڵێ سەرکە منزەڵ و منزەڵ پێکەوە مطابق نابن، دەڵێ منزەڵ گەڕایان سەر گەڕا هەتا ئەوەی دیتەوە نییە، بەڵام جاروەیە سبحان الله وا نابیتن. ئاجا وەکو ناڵم ئەوە هەرچەند خوشکان کە لێران ئەوە نیە، بەڵام ئەگەر گوێیان نەبیت ینی قسەیەکی زۆر جوانەیە، دەڵێ ئەگەر دەتەوێت تۆ شاژن بی وەک پاشایەک تەعامل لەگەڵ مێردەکەت، ئەگەر دەتەوێت ئاغەژن بی وەک ئاغەیەک تەعامل لەگەڵ مێردەکەت بکە، ئەگەر دەتەوێت ژنێکی سادە و یعنی حاشاکم ینی حاشای ئەو ئافرەتانەکە هیچ کەسێک بێڕێز نییە بەوەس ئافرەتێکی سادە بی و ناوت نییە و وەکو ژنە شوانێک ژنە گاوانێک ژنی کەسێکی سادە واتە هەموو کەس بەڕێزە، بەڵام مستەوای کۆمەڵایەتی ئەوە بیتن ئەوە ئافرەت لێرە دەورە بینیت، بەڵام ئەگەر ئافرەت پیاوەکەی خۆی خۆش بێتەوە بیتن ئێوە بەڕاستی ڕێزەکەش و ئافرەتی دەگەڕێتەوە. ئەو پیاوەی کە پیر نابێ بە جوانی ئەمینێتەوە لە ماڵە خزمەت کراوە لێ ناگەڕێ خەمی بخواتن، جائیتر چ ئافرەتەکە خۆ بکاتە قوربانی چ وا بکاتن خەمەکانی لەبیر باتەوە، چونکە هەردوو حاڵەتە هەیە. بەڵام جاروێ وەکو گوتمان لەسەر ئەو هەموو ناز و نیعمەتە ئافرەت سبحان الله ینی طەبیعەتیان وایە هەلمی مەزید، هێشتا داوای زۆرتر یەکەن و پیاوەکەش قۆڕخەکەن و وەکو گوتمان کە مافی سەیری کە دەبن، ینی ئەو پەیامە زۆر زۆر میهمە بگاتە گوێی ئافرەتە. زۆربەی ئافرەتانی ئەو سەردەما مافی سەیری کەیان بردیە، با بزانن، پێویستە بزانن، ینی شەریعەت کەوا ئەڵێتن ئەوان کەوان نەنجی لە پیاواندا ئەبینن، بەڵام بەڕاستی ئەمە زۆرتر لەوانە بینی، بە تایبەت ئافرەتی کورد. ئەو خزمەتەی کە ئافرەتی کوورد دەکرێ قەناعەتم وایە لە کەم کۆمەڵگا خزمەتی ئافرەت ئەوە بەو شێوازە بکرێ. ئافرەت لە لایمە شاژنە بە مانای کەلیمە، ئەو هەموو خزمەت و لە خزمەت دابوونی مێرد و حتا منداڵەکان و ینی بە هەموو نەوعەچی دەوروبەر و ئەوانە هەر دەبینی ڕازی نییە. ئەوەش ینی زەربەیەکە لە خۆیانەدەن، بۆیە دەبینی کە ئافرەتی نەتەوەکانی دیکە ڕەوازیان هەڵەستیتن بەسەر ئەواندا. دێنە سەر باس و بابەتێکی دیکە ئەفەرمێ ئەو باس و بابەتە باسی ئیلاءە ئەگەر کەسێک سوێن لە ئەوەی خۆی بخواتن لە مێردی لە ئافرەتی خۆی ئەفەرمێ وإذا حالف أن لا يطأ زوجته مطلقا أو مدة تزيد على 4 أشهر فهو مولي. ئەگەر هاتوو پیاوێک سوێندی خوارد لەسەر خێزانەکەی خۆی کەوە ئەن لا يطأ واتە جیماعی لەگەڵ نەکاو نەچێتە لای زەوجەتەوە واتە خێزانی خۆی مطلقاً بەبێ مودە، نەی بەستەوە بە هیچ کاتێک یاخود مودەیەک ماوەیەکی لۆدانە کە لۆ ئەو ماوەیە نەچێتە لای کە لە 4 مانگ زۆرتر بوو ئەوە دەبێتە کەسێکی سوێند خواردوو، ئەوە بە مولی حیسابە یعنی سوێندی لە خێزانی خۆی خواردیە کە نەچێتە لای و جیماعی لەگەڵ نەکە. ويؤجل له إن سألت ذلك 4 أشهر. دەڵێ ماوەی لە بۆ دا ئەندرێت ئەگەر هاتوو ئافرەتەکە داوای ماوەی کرد، ینی تا چەند پیاوەکە ناسیتە لای 4 مانگ، ینی ئەگەر بە مطلقی بۆ دیارە ئەگەر مودەی لۆدانرا ثم يخير بين الفئة والتكفير والطلاق. لە پاشاندا پیاوەکە سەرپشک ئەکرێتن لەلایەن بڵێن چ جیماعی لەگەڵکە فەیئە بەمانای جیماع دێتن لێرەدا، چ جیماعی لەگەڵکە چ کەفارەتی سوێن بداتن کە سوێندی خواردیان، چ ئافرەتەکە ئازاد بکات و تەلاقی بدات، چونکە فعلەن ئافرەت زۆر بەوەی تێکەسیتن کەوا پیاو نەچێتە لای ئەو حاڵەتێکە بڵێن حەقی خۆیتیان حەقێکی مەشروعە و ئافرەتیش داوا ئەکاتن جا پیاو ئەگەر سوێندی لێ خوارد دەبی لە نێوان ئەو سێشتانە سەرپشکەکرێتن، دەبێت ئەو پیاوە یەکێک لەوانە هەڵبژێریتن، واتە ناکرێتن ئەو ئافرەتە بەو شێوازەی بمینێتەوە کە
پیاوەکە نەچێتە لای یان دەوێتێتە لای یان دەبێت سوێندەکەی بشێنیت و ئەوە بیتن بچێتە لای و سوێن بشێنی یان تەلاق داتن. فإن امتنع طلق عليه الحاكم. ئەگەر هاتوو وەک بڵێ نەهاتە پێش پیاوەکە بە هیچ نەوعێکەوە لەگەڵ ئافرەتەکەی ئاش بێتەوە کە نەچێتە لای جیماعی لەگەڵ نەکە، ئەوە حاکم بە زۆری پێی تەلاقەدا. ئافرەتەکە داوای ئەو شەرعەیە کاتن ئەو حکمەیە کاتن لەلایەن دادگاوە دەتوانی شکایەتی لێ بکات و مێردەکەی باتە بەردەم حاکم پێی تەلاق بدات. طبعا ئەوەش مافی ئافرەتە لێرانە جادێنی ئەو مافانەی کە بەڕاستی یەکێک لەو حاڵەتانەی کە ئێستا بەسەر کۆمەڵگای موسڵماناندا باوە نەزانینی مافەکانی ئافرەتە لەلایەن ئافرەتانەوە لێ دەبنە ئاڵقە لە گوێی فێمینیسمەکان و ئەو ڕێکخراوە بڵێم بێ بەندوبارانەی کەوا لە ئەوروپاوە هانەدرێن و تەمویلەکرێن و دعمەکرێن لە کۆمەڵگای موسڵمانان. ئەگەر ئافرەت مافی خۆی بزانیتن هەرگیز تووشی ئەو حاڵەتە نەخوازراوانە نابیتن، چونکەوە هەموو شەرع ئێستاوانەی کە باسم کرد هەر هەمویان ئاەت و فەرمودیان لەسرە، یعنی شتێک نییە بە بێ بەڵگە کە بڵێن عولەما فەرموو بیتیان. بەس لەبەر درێژی بە حەقەت هەموو ئاەت و حەدیثەکان کەناینەوە. دێنە سەر باس و بابەتێکی دیکە کە باسی ظیهارە. ظیهار کە حاڵەتێکانی ئەو پیاوە ئیتر چۆن لەگەڵ خێزانی خۆی تەعامل دەکاتن لە تووڕەییە یاخود لە نەزانیە چۆنە کە بڵێن تەعاملێکی وەکو مەحرەمێک لەگەڵ خێزانی خۆی بکاتن. تەمان خێزان کە مەحرەمی خۆیتی نەک وەکو دایک و خوشک و ئەوانە نە، حەڵاڵە کە بچێتە لای، نەک بەو مانایی کە هەموو تەعاملەکان وەکو مەحرەمێک بیتن، واتە شوبهاندنیتی بە دایک بە کەسێکە لە نزیکەکانی خۆیتی. جا ئەفەرمێ وەالظیهار أن يقول الرجل لزوجته أنت علي كظهر أمي. ظیهار چییە؟ ئەوەیە کە پیاو مێرد بە خێزانەکەی خۆی بڵێتن تۆ لە لای من وەکو پشتی دایکم وای. تەبەنەوە دیارە ڕووی داوە سوڕی مجادلە ئەو باس و خواسەمان لۆ جێڕێتەوە وەنیە کە خوای پەروەردگار باسەکاتن کە ئەو ئافرەتە خەولەیە کە دێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە عائیشە ئەفەرمێتن ئەمن گوێم لێ نەبوو لە قسەکانی خوای پەروەردگار لە سەروی هەفت ئاسمانەکانەوە جوابی داوە. جا کە باسی ئەو حاڵەتەیە واتە ئەو حاڵەتە پێشتریش بووە و دەشبیتن، یعنی وە مەسەلەی ژن و مێردایەتی تا بەردەوام بێ ئەو حاڵەتانی کە لێرانە باسەکەین ئەو بارودۆخە بەردەوامە. جا ئیتر هەر جارەی بەنەوعێک پیاوەکە با خێزانەکەی خۆی بڵێتن بەو شێوازە ئەتوو وەک پشتی دایکمای. فإذا قال لها ذلك ولم يتبعه بالطلاق صار عائدا ولزمته الكفارة. ئەگەر هاتوو پیاوەکە بە خێزانەکەی خۆی گۆ و لە پاشانیشدا تەلاقی نەدا، هەر مەبەستی پێ ظیهار بوو، نەک بیوێ بە تەواوی لە خۆی حەرام کاتن. لە پاش ئەو قسەی لەگەڵ کرد نێویست تەواو مقاتەعە بکا لەگەڵ ئەو خێزانەی، ئەوە دەگەڕێتەوە ژێر نیکاحی و ئاعتیادی تەعامل لەگەڵەکاتن، بەڵام لەسەر پیاوەکەیە کەفارەتی ئەو قسەی بداتن. والکەفارەت و کەفارەتی ئەو قسەیە چییە کە کاتێک پیاوەکە لەگەڵ خێزانی خۆی بەو شێوازە تەعاملەکاتن؟ عتق رقبة مؤمنة سليمة من العيوب المضرة بالعمل والكسب. ئازادکردنی بەندەیەکی مسلمانی سەلامەت واتە کۆیلەیەکی سەلامەت لە ئەو عیب و عارانەی کەوا زیان بەکار و کردەوە و کەسابەت ئەدەن، واتە شەل نەبێ، لاقی تەواو نەبێت، دەستی تەواو نەبێت، یان کوێر نەبێ، یان سەقەت نەبێ، بەو شێوازان نەبێ، عەبدێکی تێر و تەواو بێ سەلامەت بێتن لە بڕی ئەو قسەیە کە ئەو ناماقولەی کردیە، ئەوە دەبێتە کەفارەت. فإن لم يجد بۆ نمونە لەو سەردەمەیدا عەبد و کۆیلە دەست ناکەویتن فصيام شهرين متتابعين، دەبی 2 مانگ لەسەر یەکتری بە بێ مقاتەعە و بە بێ هەبوونی فەصل لە نێوابینیاندا بە ڕۆژی بی. فإن لم يستطع ئەگەر نەیتوانی، تەبعاً 2 مانگ زەحمەتە کابرا نەخۆشە، ئیتر
ژیانی قورسە، یعنی ناتوانانی بژێوی ژیانی ئیتر هۆکارێکی مەشروع هەبوو کە نەیەتوانی ئەو دوو مانگانە بە ڕۆژی فەئیطعام و 60 مسکینە، دەبی 6,000 مسکین نەدار نان بداتن خۆراشدا. كل مسكين مد، هەر مسکینێک کە مدێکە تقریبا 600 و شتێک غرامە لە قوتی بەلەد عادەتەن لەوانەی کە خواردنێک وەلحاسی ئێستا خواردنیان لێ بکڕیت و جەمێکیان لێ بکڕیت. ولا يحل للمظاهر وطئها حتى يكفرا، ئەگەر نیەتی لێهینا کە کەفارەتەکەی بدات و تەلاقی نەدا تاکو کەفارەتەکەی داتن لۆی دروستیم چیتەوە لە خێزانەکەی خۆی، چونکە بەڕاستی ناماقولیەکی زۆر زۆر گەورەی کردی لە ڕوانگەی شەرعەوە. ئەو پیاوە بەو شێوازە سایەکی زەلەی میهرەبانی لێ ئەدرێتن، واتە ناکرێ ئەتوو ئەو خێزانتە. کەی خێزان دەبێتە دایک؟ کەی خێزان وەکو دایک تەعاملی لەگەڵەکرێت؟ دایک و مەکانەت خۆی هەیە و ئافرەتیش بە هەمان شێوە لە وەکو کە شەرع دایناوە تەعامل لەگەڵەکرێت. ئەوەش باس و خواسی ظیهار تەمانە ئەوە لێرانە هەمووی هەر بە کورتیە، یعنی ئەو باس و بابەتانە دێتە سەرباسێکی دیکە کە بڵێن لیعانی پێگوتێتن. ئەگەر کەسێک لە خێزانەکەی خۆی کەوتە گومان لەوەی کە خوا پەناماندا زینای کردیە یان کارێکی بەدڕەوشتی کردیە شتێکی کردیە، چۆن شەرع لۆی داناوە ئەو ڕێگایانەی کەوا بگرێتە بەری. ئەفەرمێت وإذا رمى الرجل زوجته بالزنا فعليه حد القذف إلا أن يقيم البينة أو يلاعن. ئەگەر هاتوو پیاوێک خێزانی خۆی تاوانبار کرد کەوا زینای کردیە، ئەوە لەسەریتی حەدی قەذفی لێ بدرێتن، دارکاری بکرێتن کە هەشتاداری لێ ئەدرێتن، مەگەر کەوا بەڵگە بێنیتن، شایەدی بێنیتن لەسەر قسەکانی، یان ملاعنە بکاتن. فەیەقول لیعان چۆنە؟ ملاعنەک چۆنە؟ ئەو پیاوە چۆن خۆی دەربازەکاتن؟ واتە ئەگەر هاتوو ژنەکە دانی پێدانەنا و بەڵگەشی نەبوو، ینی شایەدی نەبوو، و سووریش بوو، واتە موسیر بوو لەسەر ئەوەی کەوا خێزانی خۆی تاوانبار ناکە، تۆمەتی ناداتە پاڵێ، بەڵکو حەقیقەتێکە ڕووی داوە. دەڵێت چێ؟ فيقول عند الحاكم لەلای قازی مسلمانان في الجامع على المنبر، لەناو مزگەوت لەسەر منبەر و دوانگە، في جماعة من الناس لەناو کۆمەڵێ خەڵکێک کەوا خەڵکێکی تەمان ئەوە بن وەکەڵێ شایستە بن، چونکە ئەو حاڵەتانە لەبەرەوەی دوور لە ڕووتان حیاچوون و ئەوانەیە تێدایە. بەڕاستی هەندێک کەس شایستەی ئەو مەجلیسانە نییە، چونکە جاروەیە ئەو شتانە دزە ئەکا لە ناو کۆمەلگا و خێزانێکی پێوێرانە بیتن. دەڵێت چێ؟ أشهد بالله إنني لمن الصادقين فيما رميت به زوجتي فلانة من الزنا وإن هذا الولد من الزنا وليس مني. دەڵێ خوای گەورە بە شاهدی ئەگرم لەسەر ئەو قسانەی کە دەیڵێم، من لە ڕازگۆیانم لەو تاوانەی کە دەدەمە پاڵ خێزانم ناوی دەینیتن، ئەگەر بۆن منە چەند خێزان چ بن، یاخود هەر ناوی دەینی بۆن منە فلانە ئافرەتە لەوەی کە زینای کردووە، و ئەو منداڵە لە زینایە لە من نییە، لە کەسێکی ترە. 4 مرات 4 جار ئەو قسەی دەڵێتەوە. تەمان مەشهەدێکی زۆر زۆر ترسناکە، دەبی کاورا زۆر لە خۆی ڕابینیتن کە ئەو حقەتەی پێبیتن. ئەجینا ئەتوو لە ناو خەڵکی لە بەردەم قازی و لەسەر مینبەرێ و لە ناو مزگەوتێ، ینی حاڵەتێکە بەڕاستی مەشهەدێکی ترسناکە. بەڵام دیارە کاورا وەکەڵێ دەیگاتە ئێسکان و ئیتر ئەو قسانە دەکاتن. تەمەنەوە بەنەسی ئایەت کە باس کراوە، ینی ئەوە نییە بڵێن حاڵەتێک بیتن هەر عولەما بەخۆیانەوە و تەرتیباتیان دانابیتن، وەنیە کە خوای پەروەردگارە فەرمێ والذين يرمون أزواجهم ولم يكن لهم شهداء إلا أنفسهم فشهادة أحدهم 4 شهادات بالله إنه لمن الصادقين والخامسة أن لعنة الله عليه إن كان من الكاذبين. يعني أو خوای پەروەردگار بڕیتیەوە
بۆیە بەڕاستی مەسلەی ئوسرا حاڵەتێکی بەڕاستی زۆر یعنی هەستیارە کە تەعامل لەگەڵ کردنی چ لە تاوانبارکردن چ بەڕێوەبردن چ دۆزینەوەی ڕێگە چارەکان. جا ئەفەرمێت ويقول في المرة الخامسة تەمان 4 ئەو قسانەی دووبارە ئەکاتەوە کە دەڵێت ئەو خێزانم ئەوەی گوتیا و ئەمن لە بڵێن ئەو منداڵە لە من نییە ئەو 4 لە 5 مەڵەت چی ويقول في المرة الخامسة بعد أن يعظه الحاكم حاكم بيڵێ پیاوی باش ئەگەر وات نەکردیە بە ئەو خێزانت تووشی تۆمەت نەبیتن با لە تووزیان نەبیتەوە با ئەتوو ماڵ توێران نەبیتن بە دارکاریەکەی ڕازی بە ئەگەر شایدیت نییە دارکاریەکە باشە نەک ماڵ وێرانی ئیتر ئەو قسانە یاخود پەشیمان بووە ئەڵێ چی پاشەوەی کە حاکمەوەی کرد وعلي لعنة الله إن كنت من الكاذبين دەڵێت خوا پەنامانداتن لعنەتی نەفرەتی خوای پەروەردگار لەسەر ئەو کەسە بێتن یعنی ئەوە باسی خۆی کاتن ئەگەرە من لە درۆز نابم ويتعلق بلعانه 5 أحكام. طبعا بەو لیعانەی کەسێک کەوەی گوت پیاوێک لە بەرامبەرەوەی کە تۆمەتی لە بۆ خێزانەکەی خۆی دانا و دڵنیا بوو لەوەی کە زینای کردیا 5 شت بەو لیعانە بەو قسەکردن و بەو ڕستە دووبارەکردنەوەانە چەسپێتن سقوط الحد عنه ئەوە حەدی قەزفی لەسەر نامینێتن ووجوب الحد عليها وجوبی حد واتە واجب ئەبێتن کە ئەو ئافرەتە حەدی لێ دەربکرێت وزەوال الفراش و ئەو ئافرەتە لە واتە لەلای ئەو پیاوە نامێتەوە ونفي الولد و ئەو منداڵە ناخرێتە سەر ئەو پیاوە والتحريم على الأبد و ئەو ئافرەتە بۆ هەتایە لەو پیاوە حرام ئەبێتن واتە لە پاش ئەوەی کەوە وەکو تازە باسمان کرد ئەگەر پیاوێک چیمارەی کاتەوە و عیددەی لێ بڕوات و هەموو ئەوانە پاشی ئەوەش ئەو پیاوە ناتوانانی بینیتەوە واتە بەڵێ على الأبد ئەو پیاوە بۆی نییە ئەو ئافرەتەی بینیتەوە ژێر نیکای خۆی ئەگەر چی لە تازە لە ئەوەی دیکە باسمان کرد چونکەوە لیعانی لێکردی و تەواوی تر خوای گەورەی بە شایەدی گرتێ لەسەر ئەو بابەتە. ويسقط الحد عنها بأن تلتعن ئەو جارەکە ئافرەتەکە ئەگەر ئەویش دڵنیا بوو چونکە پیاو هەیە دیارە ئیتر نە بە حاکم دێتە ڕایە و نا ئەشترسێتن و ئافرەتەکەش دڵنیایە لە خۆی جاروە هەیە ئەو کێشە کۆمەڵایەتیانە ڕوون نابنەوە بە حەقەت ینی حەساسە ئیتر لۆیە شەرع زۆر شت کەدا ئەنێتن لە حاڵەتی احتیاط ینی عولەما ئەڵێن ئەگەر هاتوو ماستێک لە ژۆرێک بوو پشیلەیەک هاتە دەرێ ماستەکە ڕژابوو دەکرێت بڵێ ئەو پشیلەیە ماستەکەی نەڕژاندی بنمونە لێ هەندێک حاڵەت هەیە ناکرێت ئینسان ڕاستەوخۆ بکەویتە ژێر کاریگەری هەندێک زروف کە دەیبینیتن دەبی زۆر بە هەستیاریەوە تەعامل لەگەڵ کە ئافرەتەکە لە گوڵێ پاکترە و پیاوەکەش دەڵێت ئەو جا ئافرەتەکە دەڵێت چی ئەو لیعانی دەکاتن سقوطی حد واتە ئەو حەدانەی کە زینا و ئەوانەی لەسەری ناچەسپێتن بەوەی کە ئەو ملاعنەی کاتن فتقول أشهد بالله إن فلانا هذا لمن الكاذبين فيما رماني به من الزنا 4 مرات دەڵێ شایدی ئەدەم واتە خوای گەورە بە شایدی ئەگرم لەسەر ئەوەی کە ئەو پیاوە کە مێردیتی ڕاست ناکا و دوور لە ڕووتان درۆزنە لەوەی کەوە ئەو تۆمەتەی داپاڵە من کە ئەمن بە ناشەرعی لەگەڵ کەسێک کۆبمەوە 4 وا دەڵێ وتقول في المرة الخامسة جاری پێنجەم دەڵێت چێ بعد أن يعظها الحاكم ئەو جا حاکم ئەو نەسیحەتەکە و ئامۆژگاریە کاتن کە پێڵێتن ئەگەر ڕاستە کاتن دان پێدابنێ بەوەی باشتر نەکا لە قیامەتێ بکەویە ژێر حاڵەتێکی دیکەش ئیتر ئەوە شەرع لۆی دانایی ئەتوو دەرباسە بی بەو حەد و حدودانە تحمل بکەی باشە نەک لە قیامەتێش بکەویە ژێر کاریگەری ئەو تاوانە گەورەیە کە لە وێندەریش لێ پێسیمە سەر بکرێتن ئافرەتەکە هەر نکۆڵی ئەکات و ئیتر دیارە فعلا زۆر زاروەیە ئافرەتەکە ڕاستە کاتن ینی ئەوە شاهەیە دەڵێ وعلي غضب الله إن كان من الصادقين ئەو جا دەڵێ غەزەبی خوای گەورە لەو ئافرەتە بێتن ئەگەر هاتو ئەو پیاوە لە ڕازگۆیان بوو واتە ئافرەتەکە ئەوەندە لە خۆی دڵنیایە بەوەی کەوە
پیاوەکە بەڕاستی تۆمەتی لۆ دروست کردی ڕاست نییە لەگەڵ هیچ پیاوێک کۆ نەبوویتەوە چونکە ڕوو ئەدات پیاوێک لە ماڵێک دێتە دەرێ ئەو ئافرەتە دوای ئەو پیاوەی خۆی شوشتیە حاڵەتە ئەو پیاوە چۆن چووی تێوێن دەر لە دوای کەسێکی دیکە چووە چۆن بووە ئەتو ناکرێ بە هەموو حاڵەتێک یان لە سەربانی هاتە خوارە و لە دەرگەی هاتە دەرێ نەزانیە چێ دەڵێ کە لە سەربانی ماڵێکی دیکە نەهاتە ماڵێنگۆ و لە دەرگەی دەرێ هاتیە و دیتیان و ینی حاڵەتە کابرا لە خێزانی خۆی کردتە گومان چکە ئێستا لەو سەردەمەی جارێک لە لای کۆمەڵەوە مەسایەکی بووم ئافرەتێک لە خێزانی خۆی کەت بۆ گومان تازە مۆبایل پەیدا بوو تقریبا نزیکەی 15 ساڵ پێش ئێستا لای دکتۆر ئەحمەد باریسانی بە ناوەکەی بدەین کۆمەڵەوە مەسایەکی کشتێن دەربووین ئەو پیاوە هەستا بوو بە مۆبایلی جیاجیا لە خێزانی خۆی کرد بوو لە خێزانی خۆی کەت بۆ گومان تازە مۆبایل پەیدا بوو یعنی شت پەیدا ئەبی چونکە مەسلەی دڵتەبعی وایە ئەگەر زوو پاک نەکەیەوە شەیتان ئەوڕۆ هێلکەیەکی دائەنێ سبەینی ئەو هێلکە دەتروچێت ئیتر وەچی ئەوەی گەورابیتن چەند هێلکەیەکە دائەنێتن طبیعەتی ژیان وایە دەبی ئینسان ناوە دڵی خۆی پاک کاتەوە نابی ئەو شتانە بێڵێتەوە هەر شتێکت بینی بە تایبەت ئەو خەڵکانێک کە ئێستا کە خێزانەکانیان تێکەڵاون لەگەڵ خەڵکی و ئیتر وای لێ هاتیە دەنا ئەسڵی ئافرەت کە ئێستا لێرانە بزانە هەموو نەفەقە لەسەر پیاوی سادەین ئەو هەموو ناز و نیعمەتەی کە لە بۆ ئافرەت ئەکرێ لە شەریعەت ئیسلام و بە تایبەت ئافرەتی کورد کوا ئەمەش ئافرەتەکانمان ناچار کردیە بە ژیان و بە بژێوی پەیداکردن ئەبەت لە لایمە مەگەر کوو بیشتیوان نییە بەڵام لە وڵاتان وایە ئیتر لە وڵاتان کەیفی خۆیان بەڵام لێرانەمە باسەکەی ئەوەش باسی لیعام بوو کەوا بەو شێوازە تەمان ئەوەشان هەر لە ئاەت داهاتیە خی پەروەردگارە فەرمووی يدرأ عنها العذاب أن تشهد 4 شهادات بالله إنه لمن الكاذبين والخامسة أن غضب الله علي إن كان من الصادقين أوش عيني لآيات طبعا أويدي كشف قوة ما ناموي آيات حديثي دربارها هاتية بلان بحقت بهم يراناقي دين سر باس بابتي شديكا باسي عدة طبعا أو آفرتاني كوا طلاق قدرين ياخذ مير ديانا مريتن كومولك عدي جورا وجور يعني اوانش هر هميان لآيات وارد بوه يعني حتى قضية عدة كان هميان لآيات هاتيه اوي كوا مير دي دمريتن اوي كوا شوار مانگو دروجة اوي سي مانگو هنديكا يترحمو اوانا لا قرآن دا وارد بوه افرمي والمعتدة على ضربين او آفتاني كوا عدة ابين دو جورن متوفى عنها أو آفرتاني كوا ميرديان دمريتن وغير متوفى عنها وأو آفرتاني كوا ميرديان نمردو طلاق دراونيان فسخي نكاحيان كراوا يعني حالتك ك وكو باس ما كرجاروي فسخي نكاح كريتن فالمتوفى عنها أجر آفرتك ميردي مردبو إن كانت حاملا فعدتها بوضع الحمل أجر هاتو آفرتك ميردي مرد ودوجيان بو هو تا أو حملي دائنة أو جاء أو بلن أو من دالي دائنة وخاي برويار فرين وأولاة الأحمال أجلهن أن يضعن حملهن وإن كانت حائلا وتأجر هاتو حملين أبو حائل وتحملين أبو فعدتها 4 أشهر و10 أويش شوار مانجو درجة وخاي برويار فرين والذين يتوفون منكم ويذرون أزواجا يتربصن بأنفسهن 4 أشهر و10 شوار مانجو درج عدة أبين وغير المتوفى عنها أو جار أوانا ميرديان مربو أجر آفرتانك ميرديان نمربو وكو قوتمان طلاق درابون يعني فسخي نكاح كرابو بيكك لو مرزانيك هاد بوجه إن كانت حاملا أويشان دوبارة أجر هاتو أو ليك جابونه وباشوي وك آفرتك جاني هبو بلن حملي هبو فعندتها بوضع الحمل دوبارة آيات شمولية وشكات واتا بداناني حملكي وإن كانت حائلا أجر هاتو دوجيان نبو طلاق درا وهي من ذوات الحيض أو آفرة لوانا بك حيض أبيني واتهشتا جنزبو بلن حالتي شوابو ك آفرتك بلن سوري مانغاني أبيني يعني هندك كسكنبو كجيش بو حدي حيض أوانا واتا زور كسكنبو فعدتها 3 قروء وهي الأطهار واتا عدي أو آفرتا بينيني 3 قرأة
قڕ واتە پاچی، ئەو خلافە لە نێوان مفەسیرین هەیە، جامە بەس لێرانە سێ پاچیە. باسمان کرد لە تەلاقی سنی و بیدعی ئەگەر لە یادتان مابیت، گوتمان سنی ئەوەیە لە کاتی توهڕ بەبێ جیماعکردن ئەوەی بداتن، تەلاقی بداتن. ئەو توهڕەی لۆ بە یەکێک لە توهڕەکان حیسابە، بە یەکێک لە قورئەکان حیسابە. واتە کاتێکەوە پیاوێک خێزانی خۆی تەلاقدا لە ناو پاچی بوو نەچوو بۆ لای، تەمان ئەگە دڵی لێ هەیە شابیتن لە مێژە نەچوتە لای، وایە جاروە هەیە ینی لە مێژە نەچوتە لای، بەس پاک بۆوە نەچۆ لای، ئیتر لەو پاچەی تەلاقیدا ئەو خاوێنی کە لە تەلاقی سنی لۆی ئەوەیە هەویش وەبەر قورئەکەیەکەویتن لە ئەو سێ قورئانە. واتە بەسم لۆی ئافرەتەکە ئەوە نەبیت، چونکە جاروەیە ئەو ئافرەتە کەم حەیزیە بینیتن، یعنی قورئەکە زۆرە بیت، ئافرەتەکە مەحرومە بیتن، ماوەکەی درێژە، ماوەی ئەوەکانی ینی پاچێکەی لۆیە شەرع ئەوەشی داناوە. وإن كانت صغيرة أو آيسة، أجر أوندە کچکە بوو، ذوات الحيض نەبوو، هێشتا کچکە بوو، لەژێر نیکاحی کەسێکدا بوو، یان ئایسە بوو، ئەوەندە بە تەمەن بوو کە لە حەیض دەرچوو بوو، چونکە ئافرەت عادەتەن کە بە تەمەندا ئەچن حەیض و ئەوانە نابینن، فعدتها 3 أشهر، ئەوە عیدەکەیان چەندە؟ 3 مانگە. جا طبعا هەردووچیان ئاەتیان دەربارەی خوای پەروەردگار فەرمێ والمطلقات يتربصن بأنفسهن 3 قروء، أو كش أفرميتن إذا طلقتم النساء فطلقوهن لعدتهن، أو كأفرمي واللائي يئسن من المحيض من نسائكم إن ارتبتم فعدتهن 3 أشهر واللائي لم يحضن، واللائي لم يحضن، وأو من دارانك حيزي النبي نيوة هي كما فرمي واللائي يئسن، أو آفرتاني كآيسن بتمن داتشينيا، ولا كوتاي آتي شفرني واللائي لم يحضن، وأواني كوا حيض شان نبينيوا سيمان لعدة دادمينينوا. طبعا أو خلاطي كلبو آفرتان لير أنا قضية باسا كريتن، يعني أجر هروكو قوسيك بيتن شتيك باسا كريت دلين آفرتي شي جولك لأمريكاي درباري عدەی ئافرەت لێکۆڵینەوەی کردو لۆ ئافرەت عیددە ئەبینی تو چۆن و چۆن نییە لەبەرەوەی حەملی عەفەن ڕەحمی ئافرەت پاسوۆردێکی و بەس ئی پیاوەکەی خۆی خوێنیتەوە، ئەو بابەتانە ئەمە ئینکاری ناکەین، بەڵام ئەسڵی عیددە کە لێرە باسکراوە عولەما لە قەزیەکی تەعەبودی باسەکەن، بۆ نمونێ ساو منداڵە هێشتا کەس نەچوویتە لای، هێشتا واللائي لم يحضن، هێشتا ئافرەتەکە ینی حەیزی نەدیتووە، هێشتاکە نەچووتە لای پیاوەکەی بنمونە وەنیە. بۆیە قەزیەی شەریعەت ئەمە ئینکاری هیچ لێکۆڵینەوەیەکی زانستی ناکەین لە بۆ باس و خواسە فقهیەکان و ئاەتی کەونی، ئینکاری ناکەین، بەڵام ناڵێن مطلقە، وەک سەید قوتب ڕەحمەتی خوای لێوێ زۆر جوانە فەرمێ ئاەتی خوای گەورە مطلقە، بەڵام لێکدانەوەکانی مرۆڤ مقەیەدە، هەر سەردەم و زروفێک کە بەرەو پێشەسی تنشتی جوانتر و نوێتر ئەدۆزێتەوە. بۆیە ئەو ڕۆوا ئەڵێن ئەکرێ سبەینێ زانایانی لێکۆڵینەوەی جوانتر و نوێتر بخەنە بەردەستی کۆمەڵگا بە جوانتر لێک بدرێتەوە، بەڵام قەزیەکە هەر فەرمانێکی خوای گەورە، هەر ئاەتێکە، هەر فەرمودیەکی ساتیحە با عەقڵ قبوڵینەکە، ئەمە لەسەر ئەو عەقڵە کورت و قاسیڕەی خۆمان ڕاناوەسین، تەعەبودیە، چ حیکمەتەکەی چ فەرمانەکە. ئەمە بەسم لێرانەدا چکەوە هەڵێ ئەو ئافرەتە پێی موسڵمان بوو فعلەن کە ڕەحمی ئافرەت هیچ شتێ قبوڵ ناکا و تا عیددە ئەبێنێ و پاکە بێتەوە بۆ مێردێکی دیکە، تەمەن بابەتەکە معلومی جەنابتانە. ئەو جا فەرمێت والمطلقة قبل الدخول بها لا عدة عليها، ئافرەتێک کەوا بەر لەوەی مێردەکەی بچێتە لای کە لەگەڵی ئەوە نەبێتن ئەوە عیددەی لەسەر نییە. وعدة الأمة بالحمل كعدة الحرة، ئەو زادێتە سەر باسی جاریە، چونکە جاریە کە ڕاستە لە مێژە نەماینە، بەڵام هەبووینە لە کۆمەڵگای ئیسلامی و ئیسلام زۆر لە کەفارەتەکانی بەجاری ئەوەداناوە تا الحەمدلا بنبڕ بووە، بەڵام ئەگەر هەبێتن و ئەو کاتشکا بووە عیددەی ئەمە بڵێن جاریەکەوە حەملی هەبێتن، ئەویش وەکو ئافرەتێکی ئازاد بە حەمل دانانە. وبالأقراء
أن تعتد بقرئين أجر هاتو عدكي بقرأ بو وكول بشي ذوات الحيض من باسكرت أجر بقرآن بو آفرتيك بو حملين بو لذوات الحيض بو كسي قرئي ديتن لأي آفرتي حر لأي جارية دو قرآن بيني واتبدو باشان أو جارية مرشحة بيتو لبو زواج أجر زوج أو بكاتو ميركاتو. وبالشهور عن الوفاة أن تعتد بشهرين أجر هاتو ميردي مردبو بمانقام بو كقوتمان 4 أشهر و10 أو تسند بينيتن دو مانگو 5 روش ركني ويدي كأو 4 مانگو 10 روش بو ودو مانگو 5 روشة. وعن الطلاق أن تعتد أجر طلاقي داو بعدكي بشهر بو بألتسون عدة بينيت بشهر ونصف بمانگو نيويك بلا فإن اعتدت بشهرين كان أولى. أجر هاتو دو مانگان بيتن لمانگو نيوكي باشتر لو باق بونوي رحمكيو يتروكو حالته شيكا أو آفرتا زيادتر أو بيتن بلن لعدكي درسيتن أوش باسو خواسي عدبو ك براستي زور زاروهيا كاتك كوا آفرتيك برايا لبو ماموستايك بيان نقوتيا ماموستاش نيبرسيا بيوجنا بلا ئەو دڵنیا بۆ لەوەی کە ئەو ماڵە نەکەتینە ژێرباری ئەو هەڵەیە بەڵام ئافرەتەکە عیدەکەی تێنەپەڕیە لێ عیدە زۆر مهمە ینی بزاندرێت ڕوا بکەن هەر پارەکە شتێکی وا ڕوودا ینی ئەمە زۆر جا دەڵێن کۆمەلگا پێشکەوتوو بووە وەعیەکەیە سەقافەتێکەیە بەڵام خەریکەوەی ئەوروپان لێبێتن لە بیناسازی و لە تەکنەلۆژیاوە بەرەو پێشەچین ئەجینا لە هەندێک بابەتی دیکە ناڵم بۆ مانایی نەزانین بەڵام ینی جۆرێک لە ئیهمالی بەناو کۆمەلگاداتە تو تاوانە کاکە لۆوە ناڵێ ئەگەر ئەوانیش نەپرسن با کە سوکاری ئافرەتەکەی بڵێن مامۆستا ئەرێ ئەوە ئەوەندەیە مێردی مردیە ئەوەندەیە تەلاق دراوە با عیدەکە تەواو بیتن پەلەی ناوێتن. دەینە سەر باس و بابەتێکی دیکە کە باسی ئەو ئافرەتانەی لە ژێر تەلاقدانە یاخود تەلاق دراون چۆن تەعاملیان لەگەڵەکرێت لە ڕووی نەفەقە و سوکنا و ئەوانە ئەفەرمێت ويجب للمعتدة الرجعية السكنى والنفقة ئەو ئافرەتەی کەوا بە تەلاقی ڕجعی تەلاق دراوە کە تەواو دەستی بەرنەبووە لە پیاوەکەی سوکنا و نەفەقە واتە شوێنی نیشتەجێبوون و نەفەقەی لەسەر پیاوەکەی لەسەر مێردەکەی واجبە. ويجب للبائن السكنى دون النفقة إلا أن تكون حاملا أو آفرتي كوا بائنية أويش لسر بياوكي واجب أبيتن كسكنا شويني نشتجيبوني لبو دابين بكاتن بلام نفقو بجيوينا إلا أن تكون حاملا مجر أجر بيتو آفرتك دوجيان بيتن أو لو كاتيدا دبين نفقكشي لبو جيب كاتن. ويجوز على المتوفى عنها زوجها أجر آفرتك ميردي مرد چی لەسەر واجب ئەبێتن ويجوز نسرایە بەڵام وابزان ويجیبووە لەلاین گۆ ويجیبووە نییە بەڵێ واجبە ويجوزو نییە ويجیبوو چونکە من بە حقەت بەدوویدا چووم واجبە لەسەر ئافرەتێک چونکە گە بڵێن ويجوزو ڕاست حکمەکە دەگۆڕێتن معلومی جەنابتانە نە لەسەری واجبە بێتن ئافرەتێکەوە مێردی مرد الإحداد إحداد مانای چییە؟ تازیەباری واتە تازیەباری بکاتن جا شەرحیەکە بەخۆی شیەکاتەوە وهو الامتناع من الزينة والطيب واتە خۆی دوور بخاتەوە لە جلچی جوان دەبەرکردن و خۆ بۆن خۆشکردن یعنی نابێتن ئافرەتێک هەرمێردی مرد و تەواو ئەو جارەکە وە بکا وەڵا با پیر نەبێت و بەسەر خۆ دانەشێتەوە جلچی جوان دەوەرکات تەمان ئەو حاڵەتە هەیە ئەگەر ئافرەتەکەش تازیەباری بکاتن دەوروبەری ئەوە چییە خۆ کاکە خەڵکیش
مێردی و ئەوە یعنی وەی لێ ئەکەن نە ئەوە لە ڕوانگەی شەرعیە دەست لە خەنەنان و خۆ بۆن خۆشکردن و زینە و ئەوانە دەبێ ڕابگرێ وعلى المتوفى عنها و ئەو ئافرەتەی کەوا مێردی مردووە والمبتوتة و ئەو ئافرەتەی کەوا تەلاق داوە ملازمة البيت إلا لحاجة تا عدەی ئەچیتن دەبێ لە ماڵ دەرنەچێتن مەگەر لە بۆ پێویستی نەبێت لە بۆ پێویستیەکی مەشروع کە شەرع لە بۆی ئەوە بکاتن ینی بە حەڵاڵ دابنێتن دەنا دەبێ لە ماڵەوەش دەرنەچیتن نەک هەر خۆی نەڕازێنیتەوە. تر بەو ئەندازەیە دێنە دەرسی ئەو جارەمان ئینشاءالله لە وانەکانی داهاتوو ئەوەی دیکەش دەچینە خزمەتی و کتابی نیکاح تەواوەکەین. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.